سڵاتان لەبێ بینەرانی زاری کرمانجێم کاتتان باش هیوادارم تەندروستێکی باشتان هەبێت لە چاک بن. من لەگەڵ هاوکارانم ئامادەین بۆی پرۆگرامێکی نوێی سازیتان پێشکەش بکەین. بینەرانی خۆشەویست، یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئەو ڕێکخراوە ئاینی و پیشەی و نیشتیمانیەیە کە بۆ تا چەترێک بۆ کۆکردنەوەی زانایان و مامۆستانی ئاینی چەندین ساڵە لە هەرێمی کوردستان خزمەت بە ئاین و زانایان دەکاتن. ئەمڕۆ لەسەر یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بەگشتی و لقی سۆران بە تایبەتی قسە دەکەین. لە ئەستۆدیۆ مەلا ڕەسوول گەزنەی جێگری بەرپرسی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لقی سۆران قسە دەکەین. مامۆستا ڕەسوول زۆر بەخێربێی. زۆر پێم خۆشە کە لێرەی. دوای چەند ساڵ یەکتریمان بینیەوە. زۆر بەخێربێی. مامۆستا فەرموو سڵاوی خۆت بگێرە. بە ناوی خوای گەورە مێهرەبان، بە بۆنەی لە سەرەتاوە بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری خۆشەویستمان حەزرەتی محەممەد الموستەفا صلی الله علیه وسلم پیرۆزبایی لە خۆمان و لە عالەمی ئیسلامی بە تایبەتی موسڵمانانی کوردستان دەکەین. لە خوای گەورە پاڕێنەوە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببیتە یادی بە خۆدا چنەوەمان لە ساڵی ڕابردوو و هەر کار و کردەوەیەکمان کردبینە گونجابیتن لەگەڵ ئەخلاق و ڕەوشەکانی بەرزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو ساڵەدا بەرەو چاچی و چاکسازی ئینشاءالله هەنگاو بنێ. ئینشاءالله. زۆر بەخێر بێ مامۆستا. مامۆستا جارێ مێژوویەکی زۆر کۆنیە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان. جارێ بە شێوەیەکی گشتی باسی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بکەین، دواتر دێینە سەر لقی سۆران. دیارە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان مێژووەکەی لە سەرەتاوە زۆر بە کورتی پێیدا بچین و تیشکەی بخەینە سەر. یەکێتی زانایان لە مؤتەمەر کۆنگرەی سێمی یەکێتی مامۆستایان، یەکێک لە خەتیبی مزگەوتی شێخی چۆلی بە ناوی مامۆستا مەلا عەلی هەولێری لە کۆنفڕانسی لە کۆنگرەی سێمی یەکێتی مامۆستایان بەشدار دەبێت. زەناوی بارزانیش لەوەیە بێت. وتارە درێتە مامۆستا عەلی وتارەکەی خوێنی تۆ. دوای تەواوبوونی وتارەکەی زەناوی بارزانی گەورە ئیشارە ئەدات لە تەنش بارزانی دانیشی. بارزانی لەو کاتی پێی ڕاگەینی ئەڵێ ئەگەر بکرێت ئێوەش ڕێکخراوەکتان هەبی وەکو یەکێتی مامۆستان وەکو هەموو شەریحەکانی دیکە بە پێویستی ئەزانین و من وەکو بارزانی بە هەموو شێوەیەک پاڵپشتانەکەم. بۆیە ئەو بیرۆکەیە پەسند کرا. ئەوە دەگەڕێتەوە پاشی ئیتیفاقیەی ساڵی 1970. ئەو کەلیمە بڕیارەکەی بارزانی، پێشنیارەکەی زەناوی بارزانی پەسند کرا. ئەوە بوو لە ڕێگای لقەکان، یعنی مەلا عەلی و چەند مامۆستایەشی بەتوانە کۆبوونەوە چەند کردیە و بڕیارەکەی بارزانیان پەسند کردێ. ئەو کۆبوونەوە لە هەولێر بووە. ئەوە ئیتیفاقی ساڵی هەفتایە. یعنی ئەو کاتی شەڕ نەبووە. ئەو کۆبوونەوە لە گەڵاڵە بوو. بەڵێ نەگەیشتینە. ئەو جارەی کە پەسند کرا پێشنیارەکەی زەناوی بارزانی لە ڕێگای لقەکانی پارتی لە هەموو شارۆچکەکانی کوردستان، لە دوهۆک، لە سلێمانی، لە کەرکووک، لە هەولێر مامۆستایانی ئاینی ئاگادان کراینەوە بۆ ئەوەی لە تەوقیتی 21/9 لە گەڵاڵەی باڵەکایەتی ئامادە بن لەوێ ئەو کۆنگرە ئابەسرە یەکەم کۆنگرەی زانایە. بۆیە لە 19/9 2000 یعنی ساڵی هەفتا 19/9 ساڵی هەفتا هەر لێرە لە سەیتەڕەی بەرزێوەی ئەو کاتی سەیتەڕە دوورتر بووە. هەر لە نقطەی سەیتەڕەی هەتا گەڵاڵە ئەو بەر و ئەو بەریجادەی لافیتەکانی کۆنگرەی بە دروشمەکانی کۆنگرە یەکێتی زانان لافیتەکان هەڵواسراینە. یعنی ئەوەی بەو ڕێگایدا دەهات دەچۆ گەڵاڵە دیمەنەکی جوان بووە کوماوەستان باسەکەن لە تەمەنی مە نەبووە.
لەوێ لە 19 مانگ بەرەو گەڵاڵە بەڕێیا کەون 20 مانگ ئامادە ئەکرێت و لە 21 مانگ کۆنگرە دەست پێەکە ڕێک لە سعاتی 9 بەیانی باوەستانی ئاینی لە هەموو کوردستان بەشدارن جەنابی بارزانی گەورە ئەچیتە ژۆر کەلیمە ئیفتیتاح دەستپێکی کۆنگرە بە مامۆستایان ڕاگەینیت ئیتر کۆنگرەکە دەست پێەکات ماوەی 2 ڕۆژە خاینی لە ئەنجامی کۆنگرەی 21 نەفەر دەرئەچن بۆ سەرکردایەتی یەشەتی زانایان لەو 21کانە مەلا عەلی قازی ئەوەی کە باسمان کرد بارزانی گەورە کە ئیشارەی پێدا و پێیگوتیا ڕێکخراوێک دروست بکەن مەلا عەلی هەولێری مەشهور بووە مەلا عەلی مەلا عەبدوڵڵا ئیمام و خەتیبی مزگەوتی شێخی چۆلی لە هەولێر ئەو کاتی بە ڕئیسی یەشەتی زانایان دائەندرێت ڕئیسی مەکتەبی تەنفیزی ناوەکەی بەو نەوعی یەشەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئەندامەکانیش ماوەسە مەلا عەلی دەبیتە ڕئیس ماوەسە مەلا وەیسی گرتچی ماوەسە مەلا عوسمانی گۆجە مەشهورە و ماوەسە مەلا قادری سکتان خۆشناو بووە ئەوانش هەرسێکیان ئەندامی سەرکردایەتین ئیدی ئەوانەی دیکەشدا بەشە بن بەسەر ئەبنە بەرپرسی لقەکان لقی هەولێرە سلەیمانیە کەرکووکە لە بەغداش لقیان هەبووە ئیتر ئەوە کۆنگرەکە یعنی ڕێکخراوەکی منەظەم و بارزانی تەواو پاڵپشتی کردینە و لە ناو کۆنگرەی پێڕاگەیاندینە گوتی لەبەرەوەی مەحاکم لە کوردستان نییە دادگا لە کوردستان نیە لێژنەی فتووە دانێن بڕیارەکانی لێژنەی فتووە شوێنی دادگای ئێستا بووە مەسەلەن لۆ نمونە مامۆستا مەلا مستەفا داروسەلامی قازی شۆڕش بووە ماوەستا مەلا وەیسی قازی شۆڕش بووە مەلا عوسمانی گۆجە قازی شۆڕش بووە وەک مەجموعە قازی و زۆری تریش بڵێن لە سلێمانیش قازی هەبووە لە دهۆچیش هەبووە ئەوە لە ئیتفاقی 11 ئازار بەسەرەوە ئەو قازیانە تەبعاً بارزانی پێڕاگەیاندینە فەرمووی بڕیار بدەن حکم بە قورئان بکەن ئەمن خەنجەری بە پشتی ئێوەمە یعنی واتە کەس لە فەرمانی بارزانی دەرناچیتن هیچ دام و دەستگایەکی حیزبی حکومی ئەو کاتی بۆیە بەڕاستی ینی یەشەتی زانایان لە سەپەی خۆی ڕاوەستا لەبەرەوەی سەرکردەی گەورە پاڵپشتی یەشەتی زانایانی ئەکرد و بەردەوام بوون لە کارەکانیان تاوەکو نسکۆی ساڵی 1970 ئیدی یەشەتی زانانی شۆک و هەموو ڕێکخراوەکان پەرتەوازە بوو ئەوانەی کە مانەوە لە ناو ئیتر ئیتفاقیەی 75 کە شۆڕشی ئەیلول کۆتایی پێهات ئەو معامەڕەی لەسەر شۆڕشی کورد کرا لە نێوان شای ئیران و سەدام و لە جەزایر ینی وای لێ هات شۆڕشی کورد کرا ئیدی مەجموعە مامۆستایە کاوارە ئێران بوون لەوێمانە و ئەوانەی دیکەش لێرەمانەوە ئەوە دەمێنیتەوە تا ساڵی 1970 دوای ڕوخانی ڕژێمی شا دەرفەتێک زارەشی دیکە لە بۆ کورد دروست بوو بە بڕیاری جەنابی ئیدریس بارزانی لە ڕێی مامۆستا مەلا عەلی قازی مامۆستا مەلا محەممەدی تۆری مامۆستا مەلا محەممەدی مزۆری توانیان ئیدریس ئەمری پێکردن بڕۆن هەرچی مامۆستای ئاوارەیە کۆیان بکەنەوە و بارەگای لۆدانان مەقەڕی لە ئۆردوگای زێوەی مزگەوتی ئۆردوگای زێوەی وەکو مەقەڕێکی عاسکەری پێشمەرگە تەعامل لەگەڵ یەشەتی زانانەکرا و لەوێش جا ئەوانەی کە لەوێ لێژنەی تەحزیریان پێکەینە ئەوە لە کۆنگرەیەک هەتا ساڵی 80 لە 80 لێژنەی تەحزیری پێکدێت لەو لێژنەی تەحزیری مەلا محەممەدی تووری بە ئەبیتە سەرۆکی لێژنە مامۆستا مەلا عەلی قازیە مەلا محەممەدی مزوری و ئەو ڕێکخراوەی بەڕێوە بن ڕۆژ بە ڕۆژ
مانگ بە مانگ یعنی لە ئاوارەی مامۆستانی ئاینی لە دوور پەیوەندیان بەو ڕێکخراوە کرد. ئیدی لەوێ مامۆستا مەلا عەبدوڕەحمان مێرسەردری هەبوو لە ئیسفەهان بوو، مەلا فازڵ دری، مامۆستا مەلا وەلی کە ئێستا لێ تەبانەوان هەردووچیان لە ژیان نەماینە. مامۆستا مەلا وەلی دری لە دوای مامۆستا مەلا وەلی ئەمن خۆم مەلا ڕەسوول گەزنەی پەیوەندیم بەوە کرد. لە دوای من مەلا سەرحان، مامۆستا مەلا مەلحەم، مامۆستا مەلا شەفیقی دلبی کە نەمایە، مەلا سەعید دەریاسۆری کە گەردی ئەوی شەهید نەمایە، مەلا تەها شەمزینی، مەلا عەبدولکەریمی خۆشنا و نەمایە، مەلا ئەحمەدی ئەحمەداوای سلێمانی، مەلا ئیبراهیمی، مەلا عەبدوڕەحمان ئەرگۆشی، مەلا وهەبی، مەلا ئیسلام لە دهۆشێ، مەلا عیسمەت گوهارزی، مەلا ئیبراهیم چێی، مەلا محەممەد، مەلا مەمدوحی مزوری، مەلا حەسەن دۆسکی، مەلا عەبدولحەکیم، مەلا ساڵح پیرانی، مەلا حوسێن، مەلا جەمال، مەلا مەجید کۆلەکی، مەلا ئیبراهیمی شێخانی دۆڵەمەریان و تقریبا ئەو ئیحسایەی کە لەوێمان هەبوو لە لێژنێک تەحزیری 42 مامۆستای ئاینی تێدا بوو. ئەوەیان تا دەگاتە ساڵی 1970 دوای چیمیابارانی هەڵەبجەی و دوای ئەنفالەکان دەستیان پێکرد. مامۆستا مەلا محەموودی دێرشەوی پەیوەندی بە شۆڕشەوە کرد. تەمەنت چەند بوو کاتی تۆ پەیوەندی پێ کرد؟ چکە تۆ لێرەی دەمای ئەوە پێ بڵێم. من خۆم لە یانی لە تەمەنەکەمە پرسێ نەمە بەستم ئەوە ینی تەمەنت چەند بوو کاتی تۆ دەست هاتیێنەوە؟ تەمەنم 16 ساڵ بوو، زۆر هەژدەم تەواو نەکردبوو. ئیتر لەوێ مامۆستا مەلا مەحموودی دێرشەوی کە پەیوەندی کرد لەسەر بڕیاری جەنابی سەرۆک مەسعود بارزانی، مەلا مەحموود دێرشەوی کرا بە ڕئیسی لێژنەی تەحزیری لە شوێنی مامۆستا مەلا محەممەد مزوری کرد. یعنی چالاکیەکانی یەکێتی زانان لە ئاوارەی کردنەوەی قوتابخانە بە درەجە یەک، قوتابخانەی یەکجار گەورەن هەبوو لە وەردوگای زێوەی زیاتر لە 480 تەڵەبان هەبوو. ئەو تەڵەبە چێبوون کوڕی پێشمەرگەی، کوڕە شەهید، هەموو ئەوانە یعنی ئەگەر بیانی چوبانە قوتابخانە پاشنیوەڕۆ لەلایمە بوون، پاشنیوەڕۆ چوبانە قوتابخانەی حکومی بەیانی لەکنەمە بوون. لەوێ فێری دەرسی کوردی ئەکرا، تەفسیر، قورئان، یعنی بەرنامەی زۆر جوانن هەبوون. و چالاکی دیکەش چەند بەیاننامەیەک لەسەر جەریمەی ئەنفال، چیمیاباران، جینۆسایدی کوردستان، وێرانکردنی کوردستان، درایە جمهوری ئیران، ئیسلامی ئیرانی، درایە دەوڵەتەکانی ئیسلامی، دەوڵەتی عەرەبی، منەزەماتی عالەمی، یعنی ئەوان هەبووە. هەر بەرنامەکن لە دەنجی کوردستانی عێراق هەبوو، بەرنامەشی هەفتانە، بەرنامەیەکی ئاینی بوو، دەنگدانەوەی خۆی هەبوو. ئیتر بەشداری ڕاستەوخۆی مامۆستانی ئاینی، هەم مامۆستای ئاینی بوون و هەم پێشمەرگەش لە دەهاتینە سەردانی لقەکان، لە لقی 4 هەتاوەکو لقی 1 یعنی سەردانی پێشمەرگە نەکرد و هاندانی پێشمەرگەی و ڕەوایەتی بە شۆڕش دیکەتی زانانی ئاینی شەهیدیشیان هەیە. ئیتر هەتاوەکو دێتە داستانی خوا کوڕک کە لەوێ مامۆستا مەلا بەحرەی شەهید بوو و چەند مامۆستایەکی تر بریندار بوون و مەجموعەیەکی زۆرن لە مامۆستانی ئاینی کە شەهیدمان هەنە. ئەگەر مەجال هەبوو ناویان دەنین و مەجالیش نەبوو بۆ کاتێکی تر بیتن. ئەوەیان تاوەکو ڕاپەڕین لە دوای بەهاری ساڵی 1991
بەرەی کوردستانی سەرپەرشتیە کرد جەنابی سەرۆک بارزانی یعنی ڕئیسی بەرەی کوردستانی بوو و بە یەک دەنجی هاتنەوە ناو هەرێمی کوردستان و تا کەرکووک ڕزگار کرا و هەموو ئەو ڕووداوانەی کە تێپەڕی جارەشی دیکە توانیمان وەکو هەموو ڕێکخراوەکانی دیکە لە ساڵی 1992 ئامادەکاری بکەین لەو کۆنگرەی دووەم دەنگەکە بوو ئەیانویست بیکەنە کۆنگرەی یەکەم بەڵام پاشخانەی دەوڵەمەندن هەبوو کۆنگرەی یەکەم لەگەڵاڵی کرایەوە بەڵێ درێژە پێدەر ینی تەنها ئەو ڕێکخراوە 5 ساڵ ڕاوەستایە 5 ساڵ ئەگەنا لە ساڵی 80 وەکو خۆی ئەو ڕێکخراوە دەستی بە کارەکانی کردیتەوە ئیتر کۆنگرەی دووەم لە هەولێر بەسترا ئەویشان بە ئامادەبوونی جەنابی سەرۆک بارزانی لە کۆنگرەی دووەم لە هەولێر کە بەسرێت شێخ محسین مفتی بە سەرۆکی یەشەتی زانان دانرێت لە ساڵی 93 دکتۆر گەزنەی دێتە شوێنی و لە ساڵی 94 دیسە جارەشی دیکە شێخ محسین دەبیتەوە سەرۆکی یەشەتی زانان ئەوە سەردەمی 50 بە 50 بوو 50 بە 50یەکان ساڵی 96 تا 97 مامۆستا مەلا سەعید بە ڕەحمەت بی دەبیتە ڕئیسی مەکتەبی تەنفیزی دوای وەفاتی جارەشی دیکە مامۆستا مەلا مەحموودی دێرشەوی دێتەوە مەیدان هەتا کۆنگرەی چارەم ئەوجا مامۆستا یەکەتی زانانی ئاینی مێژوویەکی زۆر کۆنیە تۆ شەوەدە بە خۆشی باز دەکەیت یاوانەیە 2 ساعت پرۆگرام بڕوە دەمانێت تۆزێک بە سەریعی شتەکان باز بکەیت چەند کۆنگرەی بەستووە تا ئێستا مامۆستا یەشەتی زانایان 6 کۆنگرەی بەستیا لە کۆنگرەی چارەم یعنی گوتمان کۆنگرەی چار مامۆستا مەلا محەممەدی ئاکرایی دەبیتە سەرۆکی یەشەتی زانان لە کۆنگرەی 5 و 6 مامۆستا مەلا عەبدوڵڵا مەلا سەعید دکتۆر عەبدوڵڵا ئێستا هەتا ئێستاش بەردەوامە لە وای بە باسی لەقی سۆران لەقی سۆران لە ساڵی 92 بڕیاری ناوچەی لە بۆ دەرچوو ناوچەی زانایان تا ساڵی 94 لە 94 بە ڕسمی بڕیاری لەقی لە بۆ درا ئێوە ئێستا چەند ئەندامتان هەیە ئەندامەکانمان حالیان 7 ناوچەمان هەیە لە کۆنگرەی 5 ڕێکخراویشمان سەر بەخۆ سۆران مەبەست لە شارەکانی تر لە هەموو کوردستان 18 لەقمان هەیە وەکو مەکتەبی تەنفیزی بەڵام ئەمن ئیدی لێرە بەدووهەوە ئەمن باسی لەقی سۆران دەکەین لەقی سۆران لقەچی فەعال و چالاکیەکانی لەقی سۆران لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران کەواتە 7 ناوچەمان هەیە ناوچەی چۆمان سیدەکان مێرگە سۆر خەلیفان ڕەواندۆز دیانە سۆران زیاتر لە 400 هەتا 480 ئەنداممان هەیە کەسێک ببێتە ئەندام لای ئێوە ئیلا دەبێ مامۆستا ئاینی بێت دەکرێت مامۆستای ئاینی مینبەر بەدەست بێت ئیمان بی یان ئیمام و خەتیب یان مدەڕیس بی مامۆستایەکی زانکۆی بی بەڵام دەکرێت ئەوە یعنی لایەنە ئاینیەکەی بەهێز بێت یعنی مامۆستا کەسێک لە دەرەوە پێی خۆشە ببێتە ئەندامی یاخود بڵێن مەرجەکانی بە ئەندام بوون چینە لای ئەوە مەرجەکانی بە ئەندام بوون لای ئێمە هەتا ئێستا ئافرەتمان وەرنەگەت یا بێ پیاوێت و دەبێ ئیمام بێت یان ئیمام و خەتیب بۆچی ئافرەتان وەرنەگرتووە مامۆستا خۆ هەیە لە چنگ بەسەرە بارودۆخەکە وا بووە لە کۆنگرەی 5 و 6 زۆر داوا کرا مناقەشەی لەسەکرا بەڵام پێم وایە لە کۆنگرەی 7 گومانە بم ینی احتیمالە ڕێگا پێ بدرێت یعنی بکرێتە لە پەیڕۆ و پرۆگرامی جێگای بکرێت ئێوە وەکو لەقی سۆران چی دەکەن مامۆستا لە لەقی سۆران یەشەتی زانایان ئەو کار و چالاکیانەی کارە دەکەن چین
لە قیسۆران یەشەتی زانایان ڕۆژانە دەرگای لە کراوەیە زۆر قەڵەباڵەوە چەند بەشێکمان هەیە لەناو ئەو بەشانە بە تایبەتی بەشی کێشەی تەلاق یەکجار زۆرە ئەمە تەنسیقمان لەگەڵ دادگاکانی سۆران هەیە وەکو کار ئاسانیەک خەڵک لە زیاتیەوەی بچیت ساڵێک چاوەڕێ بکە لە دادگای چەند جەلسەیەک ویستە لای دادوەر دێن لە لای ئێمە یعنی لە ڕووی شەرعی ئیفادە وەرئەگیرێت مناقەشەی زۆر داوای ئاشتەواییان لێ ئەکرێت کە گەیشتە بۆم بەست و هیچ ئەنجامی نەبوو تەلاقنامەی لە لایمە وەرئەگرن کە تەلاقنامەیان وەرگرت یەکسەر حاکمیش بێ سێودوو تەصدیقەکات ئەوە یەک لەوانە ڕۆژانە هیچ ڕۆژێک نییە 2-3-4 تەلاق نەدەبنن نێوەندگیری بۆ نمونە بۆەوەی دوو کەس پێکەوە ئاش ببنەوە تا چەند هەوڵی ئەوەش دەدان یعنی دەکرێت مامۆستای ئاینی زۆر کاریگەری خۆی هەیە ئەگەر ژمارەکەم لە بەردەستێنە ئەگەر بمزانێ بە ئەو پرسیارەم ئاڕاستاکەی ژمارەکەشم دەینە یعنی دەکرێت بڵێن لە ساڵی 2023 زیاتر لە 80 کەیسی ئاشتەواییمان هەیە لەسە تەلاق گەڕایتەوە مەجالن نەدایە و ئاش بووینەوە و گەڕاینەوە سەر ژیانی خۆەوە یەک لە چالاچەکان دوو لێژنەی فتووامان هەیە لێژنەشی زۆر فعالە 15 مانگ و یەکی مانگ دانیشیت ئەوەشیان تەبیعی تەعاملن دەگا مەراکزیش پۆلیس هەیە دەگا کۆمەڵایەتیەکان مەکتەبی کۆمەڵایەتیەکان ئەو کێشە کۆمەڵایەتیانێک کە ئەنێرن هەوڵە دەین بە ئاشتەوایی چارەسەرکەن کە بە ئاشتەوایی چارەسەر نەبوو گەیشتە حەلی ئاخری ئەو جار بڕیاری شەرعی لەسادرێت وا کتابیانە دەرێتێ و دەبی ئەو جیاتەی نووسراوی کردیە ئەوان لەگەڵ مەحاکم ئەوانە یانە با بڵێن جیهاتی ئەمنی قرارەکەی لێژنەی فتووا جێبەجێ بکەن چالاچەکانی تریشمان ئەوەیە تەبیعی بەرنامەکمان هەیە هەموو هەفتانەیە ڕۆژانی چارشەم مامۆستایەک دێت مامۆستانی ئاینی کۆبنەوە ئەوەی بڵێ مامۆستا وتم لە دوای ئەم پرسیارە و پرسیارەی دەکەم تا چەند مامۆستانی ئاینی کۆ دەکەنەوە بەڵێ یعنی هیچ چوارشەمەیەک نییە لە 30-40-56 مامۆستا دانەنیشت مامۆستایەکیانی دێ مەحازەڕادە بەڵام ئەمە شتێکی ترمان کردی لە سۆران جیا لە هەموو کوردستان و ئەو شاهیدیشمان لەسەر ئەو قسانە هەموو ئەو مامۆستا بەڕێزانەی ئەکادمی لە زانکۆکان دێنەڕێن ئەو شتامە بەس لە سۆرانە دەیتێت یعنی مامۆستایەکی ئەکادمی بانگەکەین جەنابەت مامۆستای ئەکادمی لە زانکۆی ئەڵێن کاکە بابەتەشی بە خۆ دیاری بکە تەوەرەشی دیارکە ئەو ڕۆدەی قسە لەگەڵ یعنی نیو ساعت مەجال لێدرێ نیو ساعتی دیکە شڕوو بەڕووی مناقەشەی تون دەبیتەوە دەگە مامۆستانی ئاینی ماشاءالله مامۆستای سۆرانش مامۆستای گەنج بەتوانە فکرێکی نیشتیمان پەروەری ئاین پەروەری یعنی جیاوازە لە هەموو شارەکانی کوردستان ئەو بەرنامە زۆر سەرکەوتووە و ئێستا لە بەرنامەندایە خولی زمانەکەینەوە زمانی عەرەبی ئینگلیزی فارسی تورکی لۆ ئەوەی مامۆستای ئاینی دەرفەتەکە لە ڕێکخراوەکەی خۆیان کەرەستەی ئامادەشن هەیە مامۆستای زمانی ئینگلیزیمان هەیە زمانی عەرەبی زمانی تورکی زمانی فارسی دەمانەوێتن زیاتر خۆڕۆشن بۆ بە خۆشی باز دەکەین ئەمە لە خۆمان دەبینە مامۆستای ئاینی مامۆستا تا چەند گرنگی بە پێکەوە ژیانی ئاینی دەرێت چونکە ئیدارەی سەربەخۆی ئەمە باسی زیاتر ئیدارەی سەربەخۆی وەڵا ئەمەیشت سوپاس دەکەین لە بۆ پرسیارەی دیارە ئەمە شارە زوم بۆ هەر لەسەوەی پرسیارەکەی جەنابێت ئەمە لە مێش ساڵە لەو کاتەی ئەمن لێرە دەست بەکار بوویمە یعنی لە نەوەتەکان هەتا ئێرانە تەنسیقی 100% هەبووە لەگەڵ کەنیسەی دیانە قورئانمان لە قەشەی پێشەوێتیە پێش ئەو قەشەی میوانداری کردینە مەچوینە بەڵام
يعني ولا منبەری مزگەوتەکان خەڵکیشن هاندایە ینی ئەمە شاری سۆران شاری پێکەوە ژیان مامۆستای ئاینی پێشەوە و پێشەنگە دەبی نەهج و ڕێبازەکەی پێغەمبەری سەرەوە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لەبەر چاو بگرین ئەگەر پێغەمبەری ما لە شاری مەدینە دەستورێکی دانا لەو دەستورەی حەق و مافی جوولەکەی تێدا بووە غەیری موسڵمانیشانی بیر و باوەڕی تریش تێدا بووە حەق و مافیان پارێزراو بووە لەناو مەدینەدا وەکو باس لەوێ کە ئیمامی عومەر ڕۆژێک دەگاتە پیرەمێردێکی جوولەکە بۆ پاڵێڕۆ ئەڵێ تو وەزعی گوزەرانت کوڵێ وەز و گوزەران و نابینی لە چبار و دۆخەچی داینە هیچم نییە کەسیش نییە بە خێوم بکە پێشەوە عومەر چوو بڕیاریدا گوتی هەرچی غەیرە موسڵمانیش بێت مادەم بە گەنجی ئەمە زێڕە سەرانەمانوێت لێ وەرگرتیە دەبی ئەوڕۆکە وەکو تەقاعوداتی ئێستا لۆیە یعنی دینی مەشتی زۆر جوانی تێدایە هەموو ئەو شتانە لەوێ بەدەست دەینین کە ئیمامی عەلی لەگەڵ جوولەکەکەی یعنی ئەسنا بەرامبەری قازی شەرعی حەزرەتی عەلی بەنا حەق دێتە دەر حەقەکە درێتە جوولەکەکەی ئەگەر ئەوان لە سەردەمی پێغەمبەری و سەحابەی کیرام بەو شێوەی ڕێز لە ئاینەکانی تر گیرابی و دەبی ئەمەش هەر ئەو پەیڕەوە بکەین لۆیە یعنی زۆر گرنگە و مامۆستانی ئاینی درێغیان نەکردیە باوەڕتە بێگەر پەیامی مامۆستای ئاینی نەبایە خەڵکەشی تونڕەو هەبوو لەو سۆرانەی لەوانەیە سەلەی بیشان هینا بۆ خوارێ و یعنی دەرک و پەنجەرەی کەنیسەشان شکاندبانە بەڵام ئەمە بە چاوی ڕێز تەماشا نەکەین و زۆریش یعنی برادەرایەتیمان لەگەڵەوان هەیە نمونەی خۆش ئەگەر مەجال هەبێت کاکارە کە ئێستا دەڕێوەبەری گشتیە ئەو کاتێ من بە وەکالەت مدیری ئەوقاف بووم سەردەمی مەلاوەیسی ماوەستاوەیسی ڕێزمان هەیە بۆ مامۆستا مەلاوەیسی ئەویش ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەم لە پێکەوە ژیان و هەم لە گەیاندنی و ئێستاش هەر بەردەوامە ئێستاش هەر بەردەوامی بۆ هەر سەرکەوتووە بێ لەوێ ڕۆژێک هاتە ژۆرێک گوتی تو مامۆستا ڕەسوولی ئەمیش گوێبەڵێ گوتی داکەم هەموو جارێ لە تەلەڤیزیۆنی دەرەچی داکەمە لەوە برادەری بابتە بابی مامۆستاکارەی زۆر برادەریم بوو لە ئاوارەی مامۆستا ئیلیشیا یعنی تێکەڵاوەتیە چووە لە ئاوارەی دروست بوو جیرانی یەک بووین مەسیحی موسڵمان کەس نازانی ئەوە مەسیحیانە موسڵمان وە لێرەش لە سۆران سوپاس بۆ خوا یعنی هیچ کێشەیەکمان نییە مامۆستا مەلا خالیل لە هەودیانەیە بە اعترافیوان هەموو جارە گوتیەکە چی مەسیحیەی گوت هەر مەلاین گۆنیە قەشەیە مەشە جا هیوادارین لە هەموو شوێنەکانی تریش ئەو پێکەوە ژیانە بەردەوام بی هەموو پێکاتەکانی کوردستان بە هەموو نێتەوە ئاین و ئاینزاکان دەستکە گوڵەکە هەر گوڵەک ڕەنگەکە هەر گوڵک بۆنەکە بەڵام هەمویان بەیەکەوە جوانتر و جوانتر مامۆستانی ئاینی لە مینبەری مزگەوتەکان تا چۆن پەیامی ئەوە دەگەینە سوپاس بۆ خوای بۆردی ئاینیمان هەیە ئەمە هەفتیانە چەند وتارێک یعنی پێشنیارەکرێ و مامۆستاش ملزەم نییە 100% بەڵێ وەکو وڵاتانی دەوروبەرێمە چونکە نمونە لە تورکیای وتاردا ئابەزی ئەو وتارەی لە سلۆپیە خوێندرێتەوە لە ئەنقەرەش لە ئیستانبوڵی شەمان وتارە بەڵام لە کوردستان یعنی پێشنیارە کە مامۆستا پێمان باشە ئەو هەفتە لە ساو تەوەرەی دوو تەوەرە تەداتێ لەسەر ئەو تەوەرەی بخوینەوە موحەدە ئەگەر نەشخوینەوە شتێکی دیکە بیتن یعنی ملزەم نەکرایە مامۆستا بەڵام وتار ئەدین و ئەنەسیحە ئاین چی ئاین ئامۆژگاریە ئەمە پەیامی مەلوو مامۆستانی ئاینی سوپاس بۆ خوای زۆر سەرکەوتوش بووە تەشهیری تێدا نەبی بێڕێزی بەرامبەر بە هیچ کەسێک نەکرێت ناوی هیچ کەسێک لە مینبەری مزگەوت نێندرێت فتووا لە مینبەری مزگەوت نەدرێت لەبەرەوەی ئەمە لێژنەی فتووامان هەیە و ئامۆژگاری و نەسیحەت و وشارکردنەوەی خەڵکە لەسەر هەموو ئەو دیاردەقی زەوانانەی کە لە ناو کۆمەلگای کوردستان هەیە بۆ ئەوەی بەرەو ئیسلاح و چارەسەری مامۆستای وەکو یەکەتی زانانی یانی ئیسلامی کوردستان تا چەند داکۆکی لە مافی مامۆستانی ئاینی دەکەن
مامۆستایانی ئاینی ئەمە پێمان وایە مامۆستای ئاینی مادەم مینبەر بەدەستە لە شوێنی پێغەمبەری خوا ڕاوەستێت بەرپرسیارەتیشی گەورەی لەسەر شانە فارس ئەڵێن هەر چیزێکی بگەندت نەمەکەش میزانن با کوردەکەی بڵێن ئەڵێ هەر شتەکە بۆگەنی بی خۆی لێ ئەدەندو ئەوەی بۆگەن نەبی هاوار ڕۆژێک خۆیەکە بە خۆی بۆگەنی بی مامۆستا پەیامی لە مینبەری پێغەمبەری خوا پەیامەکی نەسیحەت و ئامۆژگاریە ئیسلاحیە دەبێ ئەو مامۆستایە شکر بۆ خۆی ڕێزم لە بۆ هەموو مامۆستا بە ڕێزەکان هەیە پەیامەکی جوان ئەگەینن کەواتە مادەم ئەو پەیامە جوانیان هەیە دەبێ حەسانەشیان هەبێت وەسوپاس بۆ خوا ئەمە ئێستا هەر مامۆستایە خوا نەخواستا کێشەیەکی هەبیتن ئەمە پێ ئاگادار بین لەگەڵ دەستگاکانی ئەمنی لەگەڵ دەستگاکانی مەحاکم تەنسیقن هەیە ئەمە بە دوواداچوونەکەین جاری واش هەبووە مامۆستاش مرۆڤە وەنیە مامۆستاش مرۆڤە هەڵەشەکەت جاری وا هەبووە مامۆستا هەڵەیەکی لێ ڕوودایە دەستگای ئەمنی یەکسەر نەچووە دەچی لە مامۆستای بەوەکو خەڵکەچی سیارە بستە بە دەرکەی و مامۆستای بگری ئاگاداری ئێمە کرایتەوە مامۆستان بان کردیە جاری دووەم پێن گوتی ئەگەر دووبارە بیتەوە ئیتر ئیدی سوپاس بۆ خۆی هەتا ئێستا شتێکی وانە بووە لە سنووری سۆرە ڕێگریەکان چی لەبەردەمیشیەوە هیچ ڕێگریەکەیە سوپاس بۆ خوا هیچ ڕێگریەکمان نییە سوپاس بۆ خوا لە دام و دەستگاکانی حیزبی حکومی مامۆستای ئاینی ڕێز و قەدر و قیمەت و تایبەتی خۆی بە تایبەتی ڕێکخراوەکە ئێمە لە هەر دەرگای بدەین وەکو جەنابتان بەو گەرم و گۆڕیە پێشوازیمان لە یەکەن لە ئیدارەش هەروایینە لە دەستگاکانی حیزبیش هەروایینە سوپاس بۆ ئیدی مامۆستانی ئاینی چینێکی گرنگی کۆمەڵگان بەڕاستی لە هەموو شوێنێک ڕێزی تایبەتی خۆیان هەیە لە کۆتاییدا چیت هەیە مامۆستا لە کۆتاییدا سوپاسی جەنابتانەکەم بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەتاندا لە ساڵیادی دامەزرانی شەتی زانان کە دەکات تا ڕۆژی شەممە وە لە مینبەرەکەی جەنابتان ڕاگەینین ئەوەی گوێی لە دەنجی ئێمەیە لە ڕۆژی شەممە لە کاتژمێرنەوەی بەیانی لە پێشوازی میوانە بە ڕێزەکان داینە و ئەوەی سەردانمانەکە ڕێزگرتنە لە پەیامی پێغەمبەری خوا لە مینبەری مزگەوت لە مێزەرەکەی مامۆستانی ئاینی و لێرەشدا جارێکی دیکە لە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم پیرۆزبایی لە تێکڕای مسلمانان و شاری سۆرانەکەین و لە یادی دامەزراندنی یەشەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی ئەو شەهیدانەی گیانیان کردە قوربانی لە پێناوی ئەو وڵات و نیشتیمانە بە تایبەتی شەهیدانی یەشەتی زانایان کە ژمارەیان یەکزار زۆرە ینی مەجموعاناوەکەم نووسی بوو دەستی لە سەدانیم چونکە زۆربیان برادەر و هاوسەنگەر و خۆشەویستی مەبوونیانی ئەچینەوە یادی ئەو ڕۆژانە یادی دامەزرانی یەشەتی زانایان یادی شەهیدەکانمانە یادی دامەزراندنی یەشەتی زانایان یادی خەباتێکی 54 ساڵەی نەبڕاوەیە لە یەشەتی زانایان لەو یادەدا بەرەو قۆناغێکی چارە نووساز بەڕێوەینە کە ئەویشان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هیوادارن ئەو هەڵبژاردنە بە سەرکەوتووی کۆتایی پێبێت دووربی لە تەشەنوزاتی سیاسی دووربی لە مەترسیەکانی گەڕانەوان خوا نەخواستە لە بۆ شەڕی ناوەخۆ ئینشاڵڵا قەتەوە ڕۆژەی کە نابینین و خەڵکی کوردستانیش دەبێت لێرەدا لەو مینبەرە ڕاگەینین و ئێمە وەکو مامۆستانی ئاینی داوا لە جەماوەری کوردستانەکەین بە گەرم و گوڕی بەشداری لەو هەڵبژاردنە بکەن هەموو گەندەڵی هەبیت ناعەدالەتی هەبیتن ناشەفافیەت هەبی ئەوە هەمووی لە جێخۆ بەڵام خوینی ئەو شەهیدانە زۆر لەوەی گەورەترە کە خوینیان لە پێناو ڕێشتیە ئەوانەی منداڵەکانی خۆیان بێباب کردیە بێنازیان کردیە لە پێناوی ئاسوودەی ئێمە یان دەبێ ڕازی بن بە گەڕانەوەی بەعس و بە گەڕانەوەی عەرەبەکان و تورکەکان و فارسەکان بێن پۆستاڵی لەسەر سەری ئێمە و خێزانەکانمان دابنێن یان دەوی بە خۆمان حاکەمی خۆمان بین و بڕیار لە چارەنووسی خۆمان بدەین خەڵکەکی دڵسۆز
خەڵکە کە خزمەتی ئەو وڵاتەیەکە ئاوەدانکردنەوەی ئەو وڵاتەیەکە ئەتوو ئازادی دەنگ بەچێدەی بەڵام چوونت لە بۆ سندوقی انتخابات شەڕێکە لە بەرامبەر دوژمنان کە ئەو شەڕە پێم وایە لە شەڕی ئەتۆمیش گەورەترە نەچوونمان کارن چارە نووسمان بەرە و دیاردەیەکی خراپە بات بۆیە جارێکی دیکە دەستخۆشی لە زمانت لەگەڵ شیرینترە هیوادارم هەموو مامۆستانی ئاینی مینبەری مزگەوتەکان بەم شێوازە قسەکردنا ینی دەوەیە خەڵک بکەن بۆەوەی مەسەلەن هەم ئاشتەوایی کۆمەڵایەتی هەمیش هەستی نیشتیمانی لای هاوڵاتیان بەرز بێتەوە مامۆستا زۆر زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لە ناو ستۆدیۆی بوو بێگومان بینەرانی خۆشەویست ڕۆژی شەمە 21 یادی دامەزراندنی یەکەتی زانانیانی ئیسلامی کوردستانە لێرەوە پیرۆزبایی لە هەموو زانان و ئاینی ئیسلامی زانان و مامۆستانی ئاینی لە هەرێمی کوردستان و سۆران بە تایبەتی دەکەین ویستمان پێش یادەکە بکەین بۆەوەی مێژووی یەکەتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان باز بکەین هیوادارم ئەگەر بە شێوەیەکی کەمیش بێت باسمان کرد بێت چونکە مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە زۆر سپاس مامۆستا بۆ ئامادەبوونت منیش هەروەها سپاسی جەنابەتەکەم ماندەبووی لەگەڵم ئەگەر کەم و کوڕێک شەوی بۆی بە شانازیە زۆر سپاس بۆ مەلا ڕەسوول گەزنەی جێگری بەرپرسی لقی سۆرانی یەکەتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان کە ئەمڕۆ لە نێو ستۆدیۆ لەگەڵمان بوو تا ڕقەیەکی تر و پرۆگرامێکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ